ئاگام لێ بوو زیکری خواتە کرد دڵی خۆشە بەم نیعمەت لەخوا بەجیای وشکر و ساسی خواکەم من لەوانەیە بڵێم 24 سەعاتە شەوەکەم مەگەر خەوم لێ بکە ئەینا هەر دایمە زیکری خوای گەورەیەکەم و سوپاسی خوای گەورەیەکەم بۆ ئەو بەشەکە یاوە پێم کە ساق و سەلامەتم مناڵم ساق و سەلامەتە سواز بۆ خوای گەورە محتاج و احتیاج نیم لە خوای گەورە بەجیاو بێ کاکە ئیش و کاری خۆمەکەم مناڵی ساق و سەلی مناڵی کانم مناڵی بسڵمان و ئەهلی مزگەوت و ئیتر کاکە ئەمە زۆرە بۆ من ئەمە سوپاسگواری خوای گەورەکە بێ قڕە بێدان کاکە گیان پێنج فەردە نوێژی خۆی کاچێ بۆ مزگەوتیە تۆ بیا قڕە ڕفیقایەتی خەڵکی خراپم بۆ ناکە حیچ کێشە و هیچ گرفتێکم بۆ نایەری ئەمە کاکە زۆرە بۆ من ئەبێ پێی بزانین هەبێ شکر و سوپاسی خوای لەگەڵا بکەم دایمە حەمد و سەنای خواکەم کە خوای گەورە ئەو ساڵحانەی پێبەخشن هەر لە مناڵ هەر لە ژن هەر لە ماڵ هەر ئەخوا بەجیا محتاج و احتیاج نیم زۆر لەوانە بڵێ وەکو یعنی هیوا هەیە زۆر داماوە ئەمانەیە بەس سوپاس بۆ خوای گەورە من ئیشەکەی خۆشمەکەم و ماڵ و مناڵی مەزبوط و ڕخۆش لە خوای گەورە بەجیاو بێ زۆر باشم ئەم قەناعەت و ئەم شکرە لە چیەوە بۆ دروست بووە کاک قوربانگیان ئەمە لە قەزیە دینەکەوەیە لە قەزیە دینەکەمانەوەیە کاکە ئەمانە شکر و سوپاسی خوای گەورەیەکەم من خۆم بە بسڵمانە ئەزانم